خۆگان ئارێمەدی کرانشی باندۆرا ویش لێ بووە هەرسێ هونەرمەندن هەمە گوتی لە کلاسیکیدا وارە دەکەتە شاهیە چ داوەتە بوارە و گەلک سوودە جوا کرد لێ جداوەبوون جیوازی یعنی تەمەیزاوی یا محەممەد شێخ و بە کوردیەتا خۆ بەگریدایی بوو ستنان تانین یە سەدای جێگەرخوین وانە هەلبەستەی نەتەوی دکردنە ویش خۆرت کرا ئاواز و دوگۆتنشی گرێدانای بنەتەوێ بە ئەم زانە گۆڕەوشا نەتەوا کورد مقابل نەهەمە بەعسی تەنێ مەناس کرێ مەگوتیە بەعسیژی بەریا بەعسای جەمەل عەبدولنازی ولۆجی ولۆبوو اونها با ئێمە حکوومەت ئەمەیان وە شامێژی ولۆنا هەر نەتەوا کورد ناپەزێن چابەدا نابینن هەر جەما قەدە خەیە لەورا بێژە دوێ دەمێدا گەلک زەحمەتی دیتن محەممەد شێخ شعالی نەتەویوە ستران دکردنە سیاسەت دکردنە تەوان گونهکاری مخابن لەورا بێژە جزیرێ چوو شامێ دوێ دەمێدا لبنان نەوەکەن هابوو شیعە و حەزب الله و یادی خرا نەبوو لبنان جهێ پێشکەتنێ هۆنەرێ بوو تایبەت هۆنەرێ بوو محەممەد شێخ خۆستا لبنانێ کرد خۆست مۆزیکی بخۆینێ لبنانی کەنگی 1970 یعنی کەن قوناغا دەدوێ ژیانە محەممەد شێخۆ لبنانی خۆ پێشێ خست لبنانی گەلک هونەرمەندێ کوردی ناس کرد کۆمیتا هونەرا کوردی لێدێ هەبوو خۆگەهاندە وێ کۆمیتێ ئەوێژی گوهدایدا کۆما نەورۆز هەبوو کۆما سەرکەفتن هەبوو خۆگەهاندە وا کۆماژی بوارەژی دستران وەکی ترکێ بە محمود عەلی شاکرا بە سعید یوسفرا بە ڕفعەت داریرا بە گەلک هونەرمەندێمێ ناودارێ و هەنگی لبنانێ بوارەژی شەوێک دادخستن شاهی و ئاهنگ دادخستن 1970 یعنی هونەرا کوردی لبنانیژی پێشەی خست و بوو ئەگەرێکی وێ هونەرێ و دبەرە هونەرا عەرەبیژی ستانەی عەرەبیژ دگوتن یە ئەبینی ها دگوتن حتا 1970 دەدوا لە هۆلا سینەما ڕێڤۆلی لە بەیرودێ ئاهەنگە گلدارخست شاهی گلدارخست دوێ شاخێدە سەلامە سەرۆکەی حکوومەتێ بوو دوێ ئاهەنگاوینا بەشدار بوو وەکی دیژی دەری هەر کەسێک هەر طەیرە گوڕەفەی خۆرە دفرێنە یەکلی بە هونەرمەندارە بوون بێتر مەیە کورد نهاگوتن یە عەرەباژی یۆگە بە عەرەبی دگوتن نابێژنە عەرەب یۆگە بە عەرەبی دستراندن بە جامێرە کۆکا خۆ بڵکی نەعەرەبن مینا نەسری شەمسەدین فەیروز بێنە عەرەب فەیروز ناس کرد نەسری شەمسەدین ناس کرد وەدی عەسافی ناس کرد حتا سەمیرە تەوفیقشی یعنی 2 ساڵە لبنانێمە هەر 2 ساڵە ژیان تژی هۆنەر پێخستنا هۆنەر هیچ گۆمەڵەتەی لبنانی هونەرا کوردی ستانە کوردی ناس کرد گەلک جوانە و حەجوی هونەری کرد لە هەفتەیە